ئەم کاتتان باش من سۆزانم هەم ڕاگەیانکارم لە ڕادیۆ دەنگی گەلی کوردستان و هەم لێپرسایی بەشی یاسام لە بەڕێوەبەراتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی. بەداخەوە ئەوەی تێبینی ئەکرێت لە ناو هاوڵاتیان و بەشێکی زۆری ژنان بەداخەوە کە ئاگایی یاساییان کەمە و بەدواداچوونی یاساییان نییە و ئاشنا نین بە مافەکانی خۆیان. بێگومان ئەگەر کەسێکی یاسایی ئێمەمانان کە لە بوارەکەیان و ئەو کەسانەی تریش کە بەدواداچوونیان هەیە ئەگەر واعی یاساییان هەبێ ئەزانن کەوا لە یاسا مافی ژنان پارێزراوە زۆر بە تایبەتی باز لە مافەکانی ژنانەکەەوە هەم لە دەستوری عێراقی هەم لە سەرجەم یاساکان لە پەرلەمان مافی ژنان پارێزراوە لە کاتی ئەوەی کە تووشی کێشەیەگە بن تووشی هەر ڕووداوێکی نەخوازراوە بن بۆی مافیان زەود نەکرێت چ لەلایەن ڕەگەزی بەرامبەرەوە چ لەلایەن هاوڕەگەزەکانی خۆشیانەوە. بۆیە زۆر گرنگە خانمان بە دواداچوونی یاساییان هەبێ لەو کاتانێکەوە کەسێک تووشی کێشەیە دەبێت تووشی بارودۆخێکی نەخوازراوە بێ یەکسەر پەنا نەبا بە ئەوەی کەوا خۆی بڕیار بدا بە بیرکردنەوەی خۆی لەبەرەوەی وەگوتم ئەگەر ئاگای یاسایی هەبێ نازانی مافەکانت لەکوێوە بەدەست دێنی. بۆیە گرنگترین شت ئەوەیەکەوە لە ڕووی یاساییەوە بە دواداچوونکەی بۆ ئەو کێشەیە بەوەی چارەسەری بکەیت. ئەمەش چۆنە بێ وەک دەزانی ئێمە دادگامان هەیە دادگاکان کۆمەڵک پارێزەری لێ هاتوویتیایە کۆمەڵک ڕاوێژکاری یاساییتیایە و لە فەرمانگەکانی حکوومەت بەشێک لە فەرمانگەکان بە تایبەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و بەڕێوەبەرایەتیەکان کە ئەمانە بەشی یاساییان هەیە تایبەت بە کێشە و گیرروگرفتەکانی خانمان و خێزان بە تایبەتی. و پۆلیسمان هەیە پۆلیس و ئاسایش ئەمانەکەەوە ئەرکی سەرەکیان پاراستنی مافی هاوڵاتیانە داچە خانمان بێ یاخۆت پیاوان بێ. بۆ زۆر گرنگەکەەوە ئێمە لەو کاتانەیە تووشی کێشەیەکە بین پەنابەرین بۆ ئەم کەسانە ئەم کەسانی کە لە ڕووی یاسایی و شارەزان بۆی مافەکانیان بەدەست بێنەوە بۆی بتوانن نەمافی کەس بخۆن نەخۆشیان مافخراو بن. تونند و تیژی زۆرە بە تایبەتی لە ئێستاکەوا لە سەردەمێکین تەکنەلۆژیا لە پێشکەوتنایەوە بەداخەوە کە ئێمە زۆر بە هەڵە و زۆر بە خراپی سوود لەم تەکنەلۆژیای وەرگیرە ئەویش هەندێک کەس بۆ کاری نەشیا و بۆ تێکدانی خێزانەکان بەکاریهێنن یعنی ڤیددیۆی نەشیاوی هاوڵاتیانەگەن یاخۆ ترساندنی ڕەگەزی بەرامبەر بە تایبەتی ئەم کەیسانێکەوە زۆر جاران بەرچاومانەکەوە ئێمە لە من وەک خۆم کە لە شوێنەکەم با بڵێن تایبەتە بە چارەسەرکردنی ئەو کێشانێکەوە ڕوبەڕووی خانمانی گەنج ئەبێتەوە یاخۆ خێزانە سەرەتایەکانە بێتەوە بەداخەوە زۆر جارە نەبینی بە بۆنەی وێنەیەکەوە بە بۆنەی ڕسمێکەوە تهدیدکردن هەیە یاخۆ ترساندنی ڕەگەزی بەرامبەر هەیە بۆ زۆر جاران خانمان پەنابن بۆ خۆکوشتن یاخود پەنابن بۆ ڕێگەی نەخوازراوە یاخود زۆر جاران لاانەیە پارە بدەن بۆ ئەوەی کەوا کێشەکانیان دابخەن و سەتری بکەن کە ئەمە هەڵەیە بەڕاستی زۆر زۆر هەڵەی ئەگەر وابیر بکەنەوە کەسێک ئەتوانێت بە ڕسمێکی یاخود بە وێنەیەکی نەشیا و بە هەر هۆکارێکەوە تۆ بەهۆی پەیوەندی خۆشەویستی یاخود بە هەر پەیوەندێکی هاوڕێتی کەوتوتە ناو هەڵەیەکەوە تۆش بەردەوام بی لەم هەڵەیە بە پێدانی پارە و بە پێدانی زانیاری دیکەکەوا دروست نییە بیدەی بۆ کەسی بەرامبەرە خۆت ڕوبەڕووی کێشاکەیتەوە بۆیە گرنگە یعنی لەو کاتانەیە یاسا سەروەرکەی شتەکان مەشارنەوە. من دایمەن ئامۆژگاریم بۆ خانمان ئەوەیە ئەڵێم مەترسن ڕەنگە زۆر بەش لە خانمان لە خێزانەکانیان ترسن لەبەرەوەی خێزانەکان بەداخەوە بەشێکیان وعی یاساییان نییە یاخود بەهۆی بارودۆخە کۆمەڵایەتەکەی کە لەم ناوچەیە هەیە لەوانەیە زۆر جاران حەسکەن ئەم شتە سەترکرێت بە شێوەیەکی غەڵەت بە شێوەیەکی هەڵە ڕەنگە پارە بدەن بۆی کەیسەکانیان داپۆشرێ ڕەنگە پەنابرن بۆ تۆڵە سندنەوەیەکی کوێرانە کە ئەمەش دیسانەوە زەرەر بە خۆش و بەلایانی بەرامبەریش گەێنێ. بۆیە گرنگە لەم کاتانەیە هەم کێشەکە ئەگەر لە خێزانەکەی خۆیان ڕنابینن بە کەسێکی نزیک خۆیان هاوڕێیەکیان کەوا لێ ڕاببینن باس بکەن یاخودنا پەنابرن بۆ پۆلیس و ئاسایش و دام و دەستگاکانی دەوڵەت کە لە هەوڵ ئەویان مافی خەڵک پێشێر نەکرێت یاخود ڕاوێژکاری یاسایی وەربگرە عیب نییە یعنی عیبە لەوەیە کە تۆ شتەکە بە هەڵە بەرداوامی پێ بدەیت نەک عیب لەوەیە بێتەوە بڵێ کەیسەکەم با نەچێتە ناو دادگا زۆر ئاساییە دادگا ئەبێ بە ماڵی خۆمانی بزانین من پێم وایە دادگا یعنی ئەتوانێت هەموو کێشەیەک چارەسەر بکات نەمافی تۆ خوا نەمافی کەسی بەرامبەرە خوا و ڕێگەیەکیشە بۆی کە تۆ هۆشیاری بڵاوکەیتەوە لە ناو خەڵکە گرنگە بەلای منەوە یعنی خانمان لەم کاتانەیە پەنابرن
بۆ ئەو جیهەتەی کەوا ڕاستە نەک خۆیان ڕاست و خەبرار بن لەم سەردەمەیە یعنی گوناح ئەگەر تۆ ئاگای نەبێ لە هۆشیاری یاسایی لەبەرەوەی شتێک نییە بڵێ کەپت کرا و ئاگام لێنێ وەک زمانی زوو لەوانەیە بۆ ئەوەی کاتۆ بابەتێکت بەرچاو کەوتایە یاسایەکت بەرچاو کەوتایە ئەوە چاوەڕێ پێی ڕۆژنامەیەک بێتە بەردەست و بخوێن تۆ یاخود لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە بەڵام ئێستا تۆ هەمیشە کەناڵێکی ڕاگەاندنەوە بەدەستەوە کە لە هەموو لایەنێکەوە بابەتی وای تایەکەوە سوودت پێگەێنێ بۆچی ئێمە مۆبایلەکانمان بەکاربێنین بۆ کاتکوشتن بۆچی نەگەڕێن بە دوای زانیاریە بەڕاستی ئەگەر هەر یەکێک لە ئێمە هەر خانمێک هەر گەنجێک هەر یعنی ئەگەر تەنها بە سیرکردنێکی 5 دقەی لە دقەی بێ ڕۆژانە تەرخانکەین بۆی کەوا ئێمە سوودێک بە خۆمان بێنین بابەتی یاسایی بخوێنەرەوە بابەتی کۆمەڵایەتی بخوێنەرەوە بەدووادا چونکە بۆ بابەتی تەندروستی بابەتی زانیاری یعنی ئەمانە هەمووی سوودت پێگەێنێ بۆیە بە خۆشحاڵی یعنی بەشێکی زۆریش هەیە یعنی بە ئێمە هەر بە ڕژمینانە نەڵێن هیچ کەسێک بە دوای داچوونی باشی نیە بەشێکی زۆریش هەیە کەوا خۆیان پێگەێن ئاستی زانیاریان بەرزەکەنەوە و بە دوواداچوونیان هەیە ئەکرێ ئەوانەی کەوا کەسانی بەتوانان لە ڕاگەیاندنەکان لە بابەتی یاسایی هۆشیاری بدەن بەوانەی دیکە کە لە تەنیشتیانەوەن بە دراوسەکانی یعنی مەرجمیە بڵم من مادەم ڕاگەیانکارێکم تەنها ئیشەکەم ئەوە بە بەرنامەکەی خۆم پێشکەشکەم و تەواو نەخێر زۆر ئاساییە بابەتی یاسایی لە واڵەکەی خۆت بڵاوکەرەوە ڕەنگە بە نمونە بەلایەنکەمەوە لە گەڕەکەی خۆتا دەخاتون هاوڕێت بێ واڵەکەی تۆ ببینێ لە ڕێی تۆ لە ڕووی کەسانی شارەزاوە ئەتوانن یعنی زانیاری بەسوود وەربگرن و لە کێشەکانیشیانە و لە هەموو ناخۆشیەکەیتە ڕێیان سوودی لێوەرگرن دەکەم سپاس بۆ ئێوە کە هەمیشە ڕۆڵێکی بەرچاوتان هەبووە لە وشارکردنەوەی خانمان کە ئەمە مای خۆشحاڵیە ئومێد دەکەم کەوا ڕاگەیاندنەکانی تریژ وە هەموو ئەو پەیج و ئەکاونتانەی کەوا ئەیانەوە خزمەت بکەن زیاتر هۆشیاری یاسایی بڵاو بکەنەوە زیاتر زۆر جاران من وتومە هەرچەند بابەتەکە لێ درێژەکەمە بەڵام وتومە خۆزگە بابەتی یاسایی لە یەکی سەرەتاییەوە ئەخێنرا و فێری هاوڵاتیانەکرا یەک بەیەک لە کوڕان و لە کچانمان بۆی کە گەورە بوون لەگەڵ ئەم ئاستا یاساییە پێگەیشتن و هیچ کەسێک ئەو کاتی مافی کەسی زەود ناکرد بۆیە گرنگە ئێمە بتوانین هۆشیاری یاسایی بڵاوکەینەوە هەر کەسێک لە لای خۆمانەوە بە ئەرکی خۆمان مامۆستایان و لە مەکتەبەکان لە مینبەری مزگەوتەکان لە سەر شاشەکان لە مۆبایلەکان لە ئەکاونت و فەیسەکان لە هەموو شوێنێک ئەگەر کەسێک مەبەستی بێ هۆشیاری یاسایی و ڕێنمای خەڵکە ئەتوانێت ئیشی باشکە و ئەتوانێت دەستێکی هەبێ بۆ ئەوی کەوا کۆمەلگاکەمان بەرەو باشتر بەرین و بەرە هۆشیاری یاسایی بەرین و بۆی بە دووریکەین لە کێشەکە ئەمە ئەرکی هەر یەکێکمانە